جیاواز لە هەموو ڕاو بۆ چوونەکان لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم بەشێک لە ڕۆشنبیران پێیان وایە پرسی ئەنجامدانی ڕیفراندۆم و ئامادەکاری بۆ سەربەخۆیی کوردستان پێویست بوو لە کۆنگرەی نەتەوەی گەلی کورد ئەو بابەتە قسە و باسی جددی لەسەر بکرایە و هەر لەوێشەوە کات و شێوازی ئەنجامدانی دیاری بکرایە چونکە پێش ڕەزامەندی وڵاتانی دراوسێ و کۆمەڵگەی نێودەوڵەتی پەیوەستە بە کوردانی پارچەکانی تری کوردستان و ڕەزامەندی و پشتیوانی ئەوان هێزێکی زیاتری دەبەخشی ئەو پرۆسەیە. فیسبوک کۆنگرەی نەتەوەی بڕیاری و ئۆکەی ڕێگاچارە و ئاماژەکانی سەرکەستنی ڕێفراندۆم جودابوونەوەی کوردستان لە باشوور کۆنگرەی نەتەوەی بڕیاری لە سەدابان ئێمە پێویستمان بە پشتگیری و هاوکاری هەرێک لە پارچەکانی تری کوردستانی ڕۆژهەڵات و باشوور و کوردستانی ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژئاوا هەیە. بەداخەوە خەڵک پاش ئەو هەموو ساڵە قوربانی دانوانە کارێک زۆر ناخۆشە کاورە بەدەنگێکی بەرز هاوڕەکە ئەڵێن نەخر تامان نەخرەکەیوی بۆ ڕیفراندۆم و بۆ سەربەخۆیی نییە بەڵکو بۆ ناشەرعی بوون و بۆ ئەو هەڵو مەرجە و نادەسووریبوونی کاتەکەی و دام و دەستگا ناشەرعیەکان کارانینە و نەخرەکە بۆ ئەوەیە. لەگەڵبوونی چەندان قەیران و کێشە و گرفتی هاوڵاتیان ئێستا زۆرترین قسە و باس لەسەر پرسی ڕیفراندۆمە لە نێوان بەڵێ و نەخێری ئەو پرسەیە ڕاوبۆچوونە جیاوازەکان هەرێمی کوردستانی بۆ چەند تێڕوانینێکی جیاواز لە یەکتر ئاراستە کردووە ئەگەرچی هەمویان ڕیفراندۆم و سەربەخۆیی کوردستان بە پرسێکی گرنگ و نەتەوەی و چارەنووسساز دەزانن بۆ گەلی کورد. من وەک تاکێک پێم وایە ڕیفراندۆم ئەو کاتەمان ناو مەغزای خۆی وەرەگرێ کە تاک بەتاچی کۆمەلگا پشتیوانی لەم پرسە نیشتیمانیە بکەن لە پەرلەمانەوە ڕێکارە یاسایەکانی بۆ دابدرێت ئەوە پێویستیشە لایەن کۆنگرێتەوەی پەسەند بکرێت لایەن کۆنگرێتەوە باس لەو ڕیفراندۆمە بکرێت. وێڕایبوونی ڕای جیاواز لەسەر ڕیفراندۆم لە شێواز و وادەی دیاریکراوی ئەنجامدانی ڕیفراندۆم بەڵام بە درێژایی مێژووی گەلی کورد بە هیوای گەیشتن بە ئازادی و سەربەخۆی کوردستان هەمیشە گەلی کورد لە سەنگەردا بووە و لەو پێناوەشدا بە دەیان هەزار ڕۆڵەی قارەمان و خەباتجێڕی پێشکەش بە خاک و نیشتیمان کردووە بۆ یەک ڕزی و هاو هەڵوێستی لە هەموو کات زیاتر پێویستە بۆ بڕیاردان بەگشتی لەسەر ئەنجامدانی ئەو پرسە گرینگە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز.